کردنی پێشانگا و کردنەوەی پێشانگا لە هەر کۆمەلگایەکە نیشانەیەک بۆ ئەوەی کە ئەو کۆمەلگایە ئێوێ هەنگاوی شارستانی بنێ و معنای وایە کە ئەو کۆمەلگایە ئێوێ اعتیبار بۆ کتێب بگەڕێنێتەوە و بە تایبەتی کردنەوەی پێشانگا لێرە لەم شارەی خۆمانە شاری سلێمانی کە وەکو پایتەختی ڕۆشنبیری ناسێنراوە زۆر زۆر گرنگە و دەلالەتی خۆی هەیە و معنای تایبەتی خۆی هەیە. ئەگەر چیم نەمەوێت لێرە هەڵوەستەی لەسەرەوە کەم کە بەداخەوە ساڵانێکی زۆرە کار لەسەر بێنرخکردنی کتێب و فەرهەنگ و ڕۆشنبیری ئەکرێ وەکو ئەتوانم بێم وەکو پلانێکی مەدروست کە ئەمە بە زەرەری خەڵک بە زەرەری مرۆڤی ئەم کۆمەلگایە بە زەرەری هاوڵاتیان نەشکێتەوە. بۆیە بەڕاستی کردنەوەی پێشانگا لە ڕۆژگارێکی وە لە ڕۆژگار و زەمەنێکی وایە کە هەوڵ هەیە بۆ بێنرخکردنی کتێب و ڕۆشنبیری خۆی لە خۆیان هەنگاوێکی زۆر گرنگە، هەنگاوێکی فەرهەنگی و شارستانی گرنگە و ئەمە لایەنێکە لە لایەنە گرنگەکانی. ئەتوانم بڕێم کۆمەڵی لایەنی تریش هەن کە وەکو لایەنی پۆزیتیڤی کردنەوەی پێشانگا ئەتوانین ئاماژەیان پێبین. لەوانە لە پێشانگا کۆمەڵێک دام و دەستگای چاپ و بڵاوکردنەوەی زۆر بەشداریەکەن کە هەریەکە و بە بەرهەمەکانی خۆیانەوە لەم پێشانگا بەشداریەکەن. مانای وایە ئەمە ڕێگە بۆ هاوڵاتی و خوێنەر کورتەکاتەوە کە دەستی بە سەرچاوە گرنگەکانە ڕابگا، سەرچاوی فکری، ئەدەبی، زانستی، علمی، فەلسەفی و هەروەها شوێنێکە بۆ پێگەیشتن و یەکتربینینی نووسەران و ئەدیبان و ڕۆشنبیران لەوێ. جگەلەوە لە شانبەشانی چالاکیەکانی پێشانگاکە کۆمەڵ چالاکی تر هەن وەکو کۆڕ و سیمینار کە تیانە ڕۆشنایی ئەخرێتە سەر مەسەلەکانی ڕۆشنبیری و کتێب و ئاستەنگەکانی چاپ و بڵاوکردنەوە و کۆمەڵێ مەسەلەی تر و هەروە ناساندنی کتێبە تازەکان لەلایەن دەستگای چاپ و پەخشەکانەوە کە بەشدارن و لەلایەن نووسەر و وەرگێڕەکانەوە کە بەرهەمی تازەیان هەیە و لەو پێشانگا بەشداری پێەکەن. بێگومان ئەمە هەلێکی گرنگە بۆ هەموو خوێنەرێک، بۆ هەموو ڕۆشنبیرێ، بۆ هەموو خوێندکارێ، بۆ هەموو مامۆستایەکی زانکۆ کە بێت لەو ڕۆژانە کە ماوەی 10 ڕۆژە بێت بە پێی اختصاسی خۆی، بە پێی بوارەکەی خۆی کتێب هەڵبژێرێت و بەڕاستیەمە هەلێکە لە ساڵێکا جارێک یعنی ساڵێکا یەک جار ئەم هەلە ئەڕەخسێ لەبەرەوە پێویستە ئەم هەلە ئەم دەرفەتە لەکی زنێن. ئێمەش وەکو دەستگای چاپ و پەخشی سەردەم لەم ساڵە بە نزیکەی 7 کتێبی تازە و بەشداریەکن لەم پێشانگایە، یعنی تازە چاپکراوەکان ئەم ساڵمان کە لە ئیتر لە بواری مێژووە، لە بواری زانستە، لە بواری فەلسەفا، لە بواری هونەرە، ئەدەبە، شانۆە، شێعرە، ڕۆمانە بە نزیکەی 7 کتێبی تازەوە بەشداری ئەکەین. پێم وایە ئەمەش ڕێژەیەکە ڕێژەیەکی زۆر بەرچاوە و تقریبەن هەموو ئەو بوارانەی تایە کە بەپێی پسپۆڕی کە خوێنەران یان مامۆستایان یان خوێندکاران بیانێ بەدەستی بخەن. من هیوای سەرکەوتن بۆ پێشانگاکە ئەخوازم و دەستخۆشی لە هەڵسوڕێنەرانی ئەەکەم و هیوادارم زۆرترین دەستگای چاپ و بڵاوکردنەوەی بێگانەش بەشداریان کردبێ لەم پێشانگایە و زۆرترین سەرچاوی باش پێشکەش بکرێن و هاوسەنگیەک هەبێ لە ژمارەی بڵێن دەستگاکانی بڵاوکردنەوە، نەک دەنگێک زاڵ بکرێ بەسەر دەنگێکی کاوە، نەک کۆمەڵێک جۆر و شێوەی کتێب زاڵبن بەسەر جۆر و شێوەیەکی ترا. بە هیوای ئەوەی کە ئەم فێستیڤاڵە، ئەم پێشانگایە فێستیڤاڵ و کەرنەڤاڵێک بێ بۆ کتێب و بۆ ڕۆشنبیری و دەستی هەموو لایە خۆش.